بەڵێ بەڕێزان وتمان هەر کەسە بە کلیلێک کە عەقڵی دەکاتەوە کە دڵی دەکاتەوە قسەی لەگەڵا بکە. ئێستا با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەدینەی پڕبەرەکەدا ئەم فەرمودەیە لە صحیح بوخاری و مسلمدا هاتووە، فەرمودەیەکە سەنەدی صحیح و دروستە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. حديثك أوى جاء رجل من بني فزازة إلى النبي صلى الله عليه وسلم كابرا يقل بني فزازة هو يقبون عشرة يقبون قوم يقبون وتلدروا الشاري مدينة جاون هاد بو خزمت بيغمبر صلى الله عليه وسلم جاء السيري وردي فرمودكان كان جاء رجل كابرا يكاد خو كسكك كراوي حديثك الزانية أو كابرا ناوي شيء وشيء بلامنا بيوزنا كان ناوي مروفا كان بينين خۆتان بپارێزن لە ناوهێنانی مرۆڤ تەنانەت ئەگەر شتێک جێڕایەوە بۆی دەرس و عیبرەتی لێوەرگیرێ بەردەوام خۆتان پارێزن لەوەی کە ناوی کەسەکە بێ. دەفەرمێ کەسێکە لە بۆ بەنی فەزازە ئیلە نەبی صلی الله عليه وسلم هاد ڕاستەوخۆ بۆ شاری مەدینەی پڕبەرەکەت و بەخشش بۆ شاری مەدینەی منەوەرە و پرشنگدار بۆ خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەم پیاوە نە بۆ بازرگانی هاتووە نەبۆ کڕینی شتێک هاتووە نەبۆ فرۆشتنی شتێک هاتووە تەنها هاتووەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قوربانی ناوی پیرۆزی پێغەمبەر بم بە قوربانی نوری ڕۆشنایی ئەرز و ئاسمان کە محەممەدە صلی الله عليه وسلم کە ئەگەر ئینسان لە هەر زەمانێکە کێشەیەکی هەبێ بگەڕێتەوە خزمەت ئەو خۆشەویستە کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانمان دەداتێ بە شەرتێک بە مەرجێک بە جوانی لە فەرمودەکانی تێبگەین. ئەم پیاوە هات بەڕێزان گرەیەکی دڵی هەیە دەردە دڵێکی هەیە گرەی سەردڵ زۆر مەترسیدارە. وەڵاهی پێش ناوبڕەکە وتمان خوا بمان پارێزێ لە نەخۆشی شێرپەنجە و سەرەتان و خوایە شیفای ئەوانش بیکە و جۆرە نەخۆشییان هەیە خوایە ئازاریان لەسەر سووک بکەی. گرەی شێرپەنجەیی مەترسیدارتر نییە بەڵکو هێشتا مەترسیەکەی کەمترە. ئومێدی چارەسەری زۆر ئاسانترە بە ئیزنی خوای گەورە لە گرەی دەرونی. گرەی دەروون زۆر خەتەرە بۆیە گرەی دەروون ئەگەر نەیکەیتەوە زەرەری گەورە لێ دەدا هەل لە ناخی خۆتا بیخۆیتەوە و بیری لێ بکەیتەوە سەرنجام چۆن شێرپەنجە ئەگەر چارەسەری لە سەرەتاوە نەکەی پێوە دەچێ و هەموو لە شت دەگرێتەوە لە ناوت دەبا. گرەی دەرونیش ئاوایە بۆیە زەرورە گرەی دەرونی خۆت بکەیەوە بۆ کەسێک بۆی نەتکوژێ لە ناوەوە. ها کوردەواری چەند جوانێتڵێت دەردە دڵی خۆی کرد کاکە دەردە دڵ هەیە دەردە دڵی خۆی کردواتە سڕی ناو دڵی خۆی کردەوە بۆ کەسێکی دڵسۆز.